تیرۆری وەدات زەنگی دوێنێ بۆ ئەمڕۆی بادینان. مێژوویەکی شوم بە شوێن پێی خۆیدا دەمانگێڕێتەوە بۆ 5 ساڵ پێش ئێستا و ڕۆژێکی وەک ئەمڕۆ کە قەڵەمێکی نوکتیش بە ڕۆژی ڕووناک لە بادینان لە خاچ درا. ئەو ڕۆژە بووە مێژوویەک کە جاڕی خوێنیاندا بۆ ئیفلیتکردنی ئازادی و وشە و هەڵوێست هەتا چیتر کەس دەنگ هەڵنەبڕێت بەرامبەر ئەو دەسەڵاتەی تەنها زمانی فیشک دەزانێت. وەدات بە تەنها قەڵەمێک نەبوو شەهید کرا، بە تەنها یەک دەنگ نەبوو لە گەروی خەمی بادیناندا تیرۆر کرا، بەڵکو مەرگی وەدات سەرەتای شانۆگەرێکی تاڵ بوو کە هەتا ئەمڕۆژ ستەم ڕۆڵی سەرەکی تێدا دەبینێت و هەر حیوارێکی ئەو شانۆگەریە زنجیرێکە و لە ملی ئازادی دەئاڵێنرێت. ئەوەی لە شانۆگەریەکە گۆڕاوە تەنها لولەی تفەنگە و کراوە بە زنجیر و کەلەپچە. تیرۆری وەدات حسێن ئەو تیرۆرەیە گەورەتر لە خودی کەسایەتیەک مامەڵەی پێوە دەکرێت، وەک یەکەم زەنگی سەرکوتکردنی دەنگە ئازادەکانی بادینان لە قەڵەم دەدرێت. زۆنی تیرۆرکردنی قەڵەمەکان. دهۆک و بادینان لەو ڕۆژەوەی قەڵەمڕەبی پەدەکەیان بەسەردا سەپاوە بووەتە زۆنی خوێن ڕشتنی قەڵەم و دەنگە ئازادی خوازەکان. ئەڵقەی یەکەمی ئەم زنجیرەیە بە شەهیدکردنی ئەلی شەعبان دەست پێ دەکات و بە ڕەئوف ئاکرەی و سادق سندیدا گوزەر دەکات و پێناچێت لە وەدات حسێن و شوکری زەینەدینشدا لەنگەر بگرێت. وەدات دەیزانی کەوتووەتە ناو زۆنی مەرگ، بەڵام نوکی قەڵەمەکەی تیشتر دەکرد و لە ژێر سێبەری ڕەشماڵی تیرۆرەوە دێر بەدێر ئازادی دەنووسیەوە. پێش تیرۆرکردنیشی هەوڵی زۆریاندا بوو وەدات ببەنە سەرخوانی ستەمکاری خۆیان، بەڵام ئەو هەرگیز ئەوەی قبوڵ نەکرد و ژیانی خۆی لە پێناو مردنێکی سەربەرزانەدا بەخشی. هەر بۆیە کۆتا جار مانگێک پێش تیرۆرکردنی لە ئاسایشی دهۆک پێی دەڵێن ئیدی چارەسەری تۆ لای ئێمە نەما. دوایین جار کە بان کراوە مانگێک پێش ڕفاندن و تیرۆرکردنێتی کە پێیان وتووە تۆ لەو شوێنەی کار دەکەی کە ڕۆژنی و زەهر لەوێ کار بکە، بەڵام کار بۆ ئێمە بکە، ئێمە پارە و سەیارەشت دەدەینێ و ژیانت دابینەکەین. دیارە ڕەدی کردوتەوە. دوای ڕەتکردنەوەی پێیان وتووە ئیتر دۆسیەی تۆ لای ئێمە دادەخرێ، ئاراستەی سەروی خۆمانیەکەین و تۆ حەلت لەگەڵ ئێمە نەما. وەدات لەو پەیامە تێدەگات و دەزانێت یان دەبێت قەڵەمەکەی دابنێت و خەرمانی هەڵوێستەکانی بکاتە سوتماک یان مەرگ هەڵبژێرێت، بەڵام ئەو بەبێ بیرکردنەوە بڕیار دەدات بژاردەی دووەم هەڵبژێرێت و هەرگیز وشەکانی قوت ناداتەوە. أنا كرة فخير كيفي ما حاش بتكونت كده ما حاش عيالك وي تشوف بتكير كلان دينان تبغى ما تكير بحركات تبغى أنا بس سنجي خود جادي بعدا ببندره ممكن كرة متشانت حاش عيالك كده. تیرۆرکردنی وەدات حسێن و سەرەتای چیرۆکەکە. دوجار تیغی تاریکی ئاشەوانانی ئاشی ژەنگاوی ئەم هەرێمە دەگاتە جەستەی پڕ بەراعەتی وەدات. بەیانی ڕۆژی 13 ئابی 2016 دەستە ڕەشەکان وەدات دەڕفێنن و دوای چەند کاتژمێرێک لە ئەشکەنجەدان و شکاندنی پەنجەکانی بەهاری تەمەنی بە یەکجاری دەکەنە پاییز و تیرۆری دەکەن. ئەو تیرۆرە لە کوردستان و لەسەر ئاستی جیهانیش کاردانەوەی بەدوای خۆی داهێنا. هەرزوو دەسەڵاتدارانی پەدەکە ناچارکران بەڕووکەش لیژنەی لێکۆڵینەوە بۆ ئاشکراکردنی ڕاستیەکان پێک بهێنن، هەرچەندە لای کەسوکاری وەدات و
ئازادی خوازان بەگشتی تاوانبارەکان وەک ڕۆژی ڕووناک ئاشکرا بوون، بەڵام ئاشکراکردن و سزادانیان وەک گرەوکردن بوو لەسەر ئەسپی تۆپی و هەرزوو بەرپرسانی پەدەکە لە پشت پەردەوە هەوڵیاندا کەیسەکە بکەنە کەیسێکی عەشایەری و سوڵحی عەشایەری بۆ بکەن، بەڵام کەس و کارەکەی ئەوە ڕەت دەکەنەوە و ئامادە نابن سازش لەسەر خوێنی ڕۆڵەکەیان بکەن. برای من بشێوەیەکی دڕندانە هاتە کوشتن، برای من گەلێک بەسەر و بەرکن، چونکی برای من تڕێکە ئازادیەدا چوو، تڕێکە بەرخودانەیەدا چوو، ئەم حەقی برای خۆت خۆزی. وەدات وەک ئایکۆنێک بۆ گەمارۆدانی بادینان. تیرۆری وەدات جگەلەوەی دەبێتە ئەڵقەیەکی دیکەی تیرۆری ڕۆژنامەنووسان و قەڵەمە ئازادیخوازەکانی هەرێمی کوردستان، دەبێتە سەرەتای چیرۆکێکیش کە شانۆگەریەکەی تا ئەمڕۆ لە سەرستەیجی بادینان کۆتایی نەهاتووە و بەرۆکی قەڵەم و دەنگە ئازادیخوازەکانی دیکەی بادینانی بەرنەداوە. هێشتا ڕەخنەگرتن لە دەسەڵاتدارانی پەدەکە وەک هێڵێکی سوور دەکێشرێ و دەیانەوێت بەڕای گشتی کوردستان بڵێن هەر دەنگێکی ناڕازی و هەر قەڵەمێکی بوێر ئەگەر بیەوێت ناوچەی ژێردەستی پەدەکە ببەزێنێت ئەوە بە تیرۆر مەحکومە، وەک ئەوەی ئەمڕۆ دەیبینین کە نزیکەی 2 ساڵە زیاتر لە 70 چالاکوان و ڕۆژنامەنووسی سنووری بادینان لە سەرداواکردنی موچە و دژایەتیکردنی داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا و هەوڵدان بۆ شکاندنی ئەو گەماڕۆتوندەی پەدەکە خستوویەتیە سەر بادینان تۆمەتی جیاجیایان بۆ هەڵبەستراوە و دادگایی دەکرێن. تەنانەت بەرپرسانی پەدەکە پێش دادگا دەکەون و تۆمەتەکانیان دیاری دەکەن و بڕیاری سەپاندنی سزایان بەسەردا دەسەپێنن، بەڵام نەیانتوانیوە ئەو ڕاستیە چەواشە بکەن کە ئەو کەیسە جگە لە کەیسێکی سیاسی بۆ کۆنتڕۆڵکردنی بادینان هیچ بنەمایەکی ڕاست و دروستی نییە. کەواتە وەدات لە نیوەی شانۆگەریەکدا بە ناچاری ڕۆشت و جێی هێشتین کە هێشتا کۆتایی سیناریۆکان نەهاتووە و ڕەنگە چەندین چیرۆکی دیکەش دووبارە ببنەوە. بەڵام ئەم سکانداڵە لا مۆبایلاتەی بەرپرسانی پەدەکە هەرگیز ناتوانن لەو ڕاستیە بیان پەڕێنێتەوە کە پەتی ستەم لە ئەستوریدا دەپچڕێت. ئەگەر چەندێکی هێزی ستەمزاڵ بکەن، دوجار ڕۆژێک هەر ڕووناکی بەسەر تاریکیدا سەردەکەوێت و ئایندە بۆ ئازادی خوازان دەبێت. ئەیوەدات خوینۆتە ئەردێ نامینێ، ئەیوەدات خوینۆتە ئەردێ نامینێ.